دووبارە سڵاوتان لێبێت و بە پرسیاری میوانەکان بەردەوامی لەگەڵتان. فەرموو. سەرەتام کاتتان باش. هیوا قوتابی زانکۆ. پرسیارەکەم بۆ کاک جووتیارە. پرسیارەکەم ئەوەیە کە جەنابتان وتە ئێمە هەڵقوڵاوی ناو سلێمانین دڵنیاین ئەوە کەوایە، بەڵام پرسیارەکەم ئەوەیە بۆچی هیچ بۆ سلێمانی ناکەن کاتێکا تۆ هەمان بودجەی هەولێر هەیە و هیچی بۆ ناکرێت. سەرجادەکانی هەولێر ئێستا ئەبینی بۆچی ئاراستی کاک جووتیاریەکەی کاک جووتیار وەکو چی بۆ شت بۆ سلێمانی بکەن؟ ئەسا ئاگەی لە وەزعی سیاسیە یەکێتی ئەو لێرە باڵا دەستن. ئێستا دەبینی لە هەولێر سەرجادەکان گوڵ داندرێ کە پایتەختی ڕۆشنبیریش نییە، بەڵام تۆ ئێستا بینی لە سلێمانی مەحاجەرە داندرێ. هۆکاری ئەوە چییە؟ پرسیاری کەشم هەیە بۆ کاکاوە. پرسیارەکەم ئەوەیە تۆ نازانم پرسیاری لێکە وتی ئیشی چییە؟ وتە نازانم ئیش بەم یاسایە ناکرێ. یعنی ئێستا ئیشی تۆ چییە لەوێ چیەکەی لەوێ؟ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای. سپاس. نانتاو. فەرموو. سەرەتا دەستخۆشکەری لە هەموو میوانەکانەکەم. ناوم باوان محەممەد، خوێندکاری پەیمانگە نەرجوانەکانی سلێمانی. پرسیارم ئاراستی کاکاوە وتی زۆرینەی داواکاریەکان ئێمە ناگرێتەوە. ئێمە وەکو خوێندکاری پەیمانگەی هونەر جوانەکان داواکاریمانەوەیە کە پەیمانگای ئێمە بکرێت بە دەرلەوەی کە پەیمانگایەکمان هەیە دوایەوە بکرێت بە جامیعەیەک، هەتا ئێستا جامیعەیەکمان نییە. ئەوە لە دەسەڵاتی کاکاوە نییە. ئێمە نازانم وتی چەند داواکاریەک ئێمە داواکاری خوێنکارن، داواکاری مەحەدمان ئێمە. کاکاوە لە دەسەڵاتی ئەوەیە کە خوێندنی باڵا و پەیمانگەکان ئەنجومەنی پارێزگا بۆی هەیە بەس پێشنیاریان بۆ بنێرێ. خزمەتگوزاریەکان یعنی ئێمە خزمەتگوزاریمان هیچ نییە. ینی قاعەیەکمان هەیە ناو مەحەدی فنجەمیل لەوەتی دروست بووە تا ئێستا هیچ گۆڕانکارێکی بەسەرا نەهاتووە. ینی لەوەتی دروست بووە ئەبینین سەری ئەجوای مەحەد دەکەین ئێمە تومحمان زۆرە بۆ هەن بۆ هونەر، هەتا ئێستا ئەبینی کە هەمووی هیچ گۆڕانکارێکی بەسەرا نهاتووە. زۆر سپاس. هاوڕێیان تکایە ڕوونکردنەوەنە تەنها پرسیار، چونکە بۆی کاتی وەڵاممان هەبێت و تەوەریشمان ماوە قسەی لەسەر بکەین. ئێستا پێتەڵم. فەرموو. پێشەکی بە خیراتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەم محمود محەممەد ڕۆژنامەنووس. پرسیارێکم بۆ بەڕێز کاک جووتیار هەیە. ئەوە فەرموێ کە باسی یەکێتی و گۆڕانەکەڵێ هەر ئەو کەسانن کە هەر یەکێتیان کە دەنگی بە گۆڕانیەوە وەکو باسکردنیە کەوا بڵێ هیچ دژایەتێک و هیچ تێ لە بینی گۆڕان و یەکێتیان نیە، بەڵام سلێمانی زۆرینەی لە زۆر ڕووەوە بۆتە قوربانی ململانی بینی گۆڕان و یەکێتی. کاتێکیش ئاڵێ یەکێتی ئیشی کردووە و خەڵکی ئەم شارەیە باڵێ ئیشی کردووە، بەڵام بەناو ئیشی کردووە و بە ئەندام لە زۆر شوێن هەیە کۆمیتە و لە هەموو شوێنەکاندانراوە بۆ بەشی وەرزشی ساحیان بۆ دروست کراوە ئەوەی کە ئەندام نەبێ لەوێ لە ناوێشێتیانە بێ بۆی نییە یاریتا بکە یان شوێنی هوەری کراوەتەوە ئەڵێ ئەبێ بێ ناو بێتە ڕێخستنی یەکێتیەوە ناو هەبێ لێرە ئەنجا ئەمە ئەتوانین یارمەتی و بین لە هەموو ڕێکەوە ئیشە بۆ بکەین. خۆم چوو ئەو شتەشم لە بەسەر هاتووە بۆیەوە پرسیارم بەڕاستی کاک جووتیار کرد. زۆر سپاس بۆ تۆش. ئاریان عەلی خوێندکاری قۆناغی چوار کۆلەی زانستی ئیسلامیەکان. یەک دقە نە ئەمیانە کاک ئاریان. ئاریان عەلی خوێندکاری قۆناغی چوار کۆلەی زانستی ئیسلامیەکان. پەلەمەکە ئێستا پێتەڵێ. فەرموو. ئاریان عەلی خوێندکاری قۆناغی چوار کۆلەی زانستی ئیسلامیەکان. کاک ڕەوفبانی باسی بوونی ئازادی کرا، بەڵام بە کاک ڕەوف بەڵێ بەهۆی بوونی ئەوەی شارێکە سلێمانی کە دەستەمەوەی دەسەڵاتەکەتان نابێ بۆیە خزمەت ناکرێ و هەروە تۆڵی بۆی بارگە حیزبەکان بمێنێن ناو شارەکانە، بەڵام ئەگەر بارگەکان ببرێنە دەرەوەی شار شتێکی باشتر ناکرێت و شتێکی مۆدیلات نییە، ینی بۆی بکرێ بە پایتەختی ڕووناکبیری. پێویستیشی بە یاسای ئێوە نییە کە بکرێت بە پایتەختی ڕووناکبیری و ڕۆشنبیری، چونکە شارێکە هەڵقوڵاوی پایتەختی ڕۆشنبیریە. بەڵێ بچووکترین نمونەش بۆ ئێوە بۆ کاک جووتیار کاڵێ ئێمە خزمەتمان کردووە، ڕاستەکەی خزمەتان کردووە ناڵین دروستکردنی تونەلی پێشڕە و کە ساڵی جارێک داخرێ ئایا هۆکارەکەی چییە؟ ئایا بۆ ڕێکلامی حیزبەکەتان بەکارتان هێناوە یاخود دەسەڵاتێکی لە پشتەوەیە وەکو ڕێکلام بە خەڵکیم شارە فرۆشراوەتەوە؟
یاخود سلێمانی یەکێ لە داواکاریەکانی خەڵکی ئەم شارە وا جێبەجێکراوە کە ڕۆژانی حەفەی شوبات تا دوای حەفەی شوبات کە خەڵک داوای کردووە هاتنە ناو خەڵک داواکاری لە داواکاریەکانی ئەو خەڵکە جێبەجێ بکەن ئەگەر یاسا حکومەکات کاگرۆڤ کوێتان هێنایە بەردەم دادگا کە لە ڕۆژانی حەفەی شوباتە گولانێ بەسنگی لاوانی ئەم شارەوە سپاس بۆ تۆش ئاری حەسەن خوێنکاری زانکۆم پرسیارێکم بۆ کاگرۆڤ لەوەی کاڵێت پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانیە دەسەڵاتێکی ئیداری وای نییە کە بتوانێت خزمەتگوزاری لە سلێمانیا بکات باش ئەمە ناگەڕێتەوە مێژوویەک کە مێژوویکی سلبی ئەگەڕینەوە کە دابشکردنی مێنیشینەکان لە هەرێمی کوردستانە بەتوانین بەشەی گشتی کوردستانیشە کە مێنیشینی بابان و مێنیشینی بادینان ئەمانە هەر لە دێر زەمانە ئەوم دابشکردنە هەیە و ئێستاش ڕنگدانەوەی هەیە پرسیارێکی ترم بۆ کاک جوتیار کە ئەڵێت هەنگاوانی بۆ دروستکردنی پایتەختی ڕۆشنبیری بەڕاستی ئەم ئەحزابە سیاسیانە هاتوونەتە سەر حازری چونکە سلێمانی پێش ئەم حیزبە سیاسیانی کە دروست بوون پایتەختی ڕۆشنبیری بووە بەڵام ئێستا وەکو کارتێکی بەهێز وەکو مزایدێک بە سلێمانی و ئەکرێت ئایا باشە دوای پایتەختکردنی ڕۆشنبیری بۆ سلێمانی چی ئەکرێت یعنی چ بەرنامەیەک هەیە چ پلانێک هەیە ئایا ماستەر پلان بۆ دروستکردنی پایتەختێکی ڕۆشنبیری چیە لە سلێمانیا سپاس بۆ تۆش تەواو هاوڕێیان کەسەیە پرسیاری ما بێ ئەو کاکەیە ماوە گیان تۆش ئەو خانمە ماوە گیان ناگەڕێتەوە بۆ ئێرە ئەرە وڵا ببوورە بۆیش تەکیدم کردەوە ئەو کاتە چونکە کە ئەڕای تر تەسەلسولەکەی وایە فەرموو شۆخان جەمال زانستی کیمیا زانکۆی سلێمانی کاگیادگار من پرسیارێکم لە تۆ هەیە ئەم بەرنمەیە کە تۆ پێشکەشی ئەەکەی ئایا بۆ خەڵکە یان بۆ بەرپرسانی ئەم شارەیە ئەگەر بۆ خەڵکە ئەوە خەڵک پێویستی بەم بەرنمێنێت چکە زۆر گوێی لەم قسانە بوو ئەگەرش بۆ بەرپرسانی ئەم شارەیە باوەڕاکەم بەرپرسانی ئەم شارە زۆر سەیری ئەم بەرنامانە بکەن لەبەرەوە پێشنیارێکم بۆ کاکجوتیار بۆ کاکاوە ئەوەیە کە ئەوەن زیاتر بەرپرسیارن لەم شارە بەڕاستی ئەم بەرنامێ ببەن پیشانی بەرپرسانی ئەم شاری بن ئەوە پرسیارێکیشم بۆ کاکاوە ئەوەیە کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە خۆی ئەڵێ هیچ نەکراوە بۆم شارە لە کاتێکا من کە هاوڵاتێکی بەسیتم ئەبێ بڵم کە چی کراوە لەبەر ئەوە من ئەگەر لە بری ئەو بوومایە یان ئەوە تا بە هەموو خەڵکم ڕائگەیان کە من هیچم لە دەسەڵاتانیە یان ئەوە تا دەسم لە کارە کێشایەوە سپاس بۆ تۆ شۆخانکان بەنسبەت ئەو پرسیاری کە ئاڕاستی منت کرد بێگومان ڕاگەیاندن بێدەنگ نابێت لە ئاستی پرسەکانە هەر پرسێکیش بەگرنگ بێت و ئەمە هەوڵێکی بەرنامەی بەکراوەیە بۆ ئەوەی کێشە و خەمەکانی هەموو شارێک بخاتە ڕوو و کە بەرپرسەکانی شارێکش خزمەتیان کرد بێگومان لە بەرژەوەندی خەڵکی و شارە دەشکێتەوە بەڵێ بینەرانی عزیز ئێستاش دەچینە لای وەڵامی پرسیارەکان کە کاوە سەرەتا دێمە لای تۆ گەر بە کورتیش وەڵامەکان بێ بۆی قسە لەسەر تەوەری تر ئەڵێ بۆچی بۆ سلێمانی ناکەن ئێمە و کۆنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی ئاگامان لە بودجەی حکوومەت یاریمی کوردستانیە تەنها بودجێگەیتە بەرسی ئەمە بودجەی تەنمێ قالیمە ئەم بودجێ ئێمە هەر قاعدەی بودجەکە وایە ئەبێ یەکەم لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگایە ئیعلانی کەین بودجەکە چەنە و هەر ئەو ڕۆژی کە بودجەکە ئاگا بەرەسمان ئێمە بەپێی سەرژمێری بەسەر قەزاوناحەکانی پارێزگای سلێمانیە دابەشەکەین چوارەم ئێمە بەڕاستیش پرۆژەیە ناکەین وەکو حکوومەت یاریمی کوردستان قایم قام مردناحی ئاگا لێ نەبێت ئێمە یین پرس بە خەڵقەکەین داواکاری خەڵق چێ لە ناوچەکانە بە تەنسیق لەگەڵ قایم قام و دناحی سەرۆک شارەوانەکان و ئەندامانی ئەنجومەنمان سەردانی شوێنەکانەکەن واتە سەردانی قەزا و ناحی و گوندەکانەکەن لە ڕێی ئەوانەوە پرۆژەکانێتەوە بۆ ئێمە ئەمە باشترین کاراکتەرە بۆ خزمەتی خەڵک واتە خۆیان چیان پێویستە خەڵک ئەمیان پێەکە ئەمە یەکێکە لە خەسڵەتەکانی جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی کە خەڵک خۆی دەسەڵاتەکانی خۆی ئەما بەڕێوە و خۆی ئەتوانێت بۆ جاری دوای ئەگەر بەدڵی بوو دەنگی بداتی ئەگەر بەدڵی نەبوو نەیتوانی خزمەتی بکە دەنگی نەداتێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە جگە لەم بودجەکەمە هیچ بودجێکی کە نایەتە بەردەمی ئەنجومەنی پارێزگا هەموو ئەو بودجانەی کە هەیە بە بودجەی نەوت و بە بودجەی وەبەرهێنان و بە بودجەی ئاسایی حکوومەت یاریمی کوردستانیشەوە لە ئاستۆی بەڕێز پارێزگاری سلێمانیە نەک ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەنسبەت ئێمە هیچ ئیشمانەیە ئیشمان نییە بەڵێ بە تاکید ئێمە ئیشمانیش لێشەکانمان دابشکردنەوە بودجەیە و چۆنەتی جێبەجێکردنی ئایا لە کاتی خۆیان جێبەجێ کرێتێتە بواری جێبەجێکردنەوە دیارە جێبەجێکردنی لە ئاستۆی بەڕێز پارێزگار و بەشی پرۆژەکان و لایەنە پەیوەنددارەکانایە ئێمە جگەلەوە بەڕاستی لیژنەکانمان چاودێری دایرەکانەکەن و هەموویمان بۆیێتەوە ئەوەی پێمان کرێت لەگەڵ پارێزگارە بە شێوەی ناڕستمی چکە خۆتان نەزان بەڕاستی کێشەیەک لە نێوان ئێمە و پارێزگاری سلێمانیە کێشەکەی ئەوە ئێمە بە یاسای هەفتەیەکی بریمەر کارەکەین و بۆ یاسای هەڵبژێراوین
حکومەتی هەرێمی کوردستان بە یاسای ژمارە 159 ساڵی 69 ئیژەکە لەبەرەوە جۆرێک ینی تەنسیق نییە لە نێوانمانە و ئەگەر تەنسیقیشە بە تەنسیقەکان مەتوانم بڵێم جۆرێک لە کەم و کوڕی و کەم تەرخەمی پێ دیارە نەبوونی تەنسیقەکەش لە زیانی شارەکە و هاوڵاتیانی شارەکە شکاوە خۆی هەر بەڕای من جێبەجێ نەکردنی سیستەمی لابەرکەزی لە هەرێمی کوردستانە شاری سلێمانی و هەولێر و دووەک هەموو شوێنەکانی کە زەرمەندن لی و حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەوە بەڵام کاکەوە زۆر جار دەوترێت کە ململانی وەکو لە قسەکانیشیانە ئاماژیان پێدا دەوترێت ململانی و سڕای نێوان یەکێتی و گۆڕان ڕنگدانەوەی هەبووە لەسەر کارەکانی ئەنجومەنی پارێزگا جا من پێم وایە وەک بێوجدانی ئاکرێ بەرامبەر هەم بەرامبەر بە یەکێتی هەم بەرامبەر بە گۆڕان لە 2009 دروست بووە پێشتر ئیدارە هەبوو لە هەرێمی کوردستانە و ئەم ئیدارە کارەکانی خۆی کردووە و ئێستا گۆڕان لە هیچ پێگەیشی من وەکو نوێنەری گۆڕانی جواب نادەم من سەرۆکی ئەنجومەنم بەڵام گۆڕان لە هیچ پێگەیشی حکومەتی هەرێمی بەڵام زۆر جار تۆ لەسەر دەوترێت کە تۆ وەکو ئەندامێکی جباتی بزوتنەوەی گۆڕان لەسەر بزوتنەوەی گۆڕان دانراویت و دەوترێت کە ململانیەکان براوەتە ناو ئەنجومەنی پارێزگاوە لەبەرەوەی یەک لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانیش حسابە بۆ ئەوەی کارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بچوو بکرێتەوە بۆیش ئەو ململانەیە وەڵامی تۆ بۆ ئەمەیان من پێم وایە ئەنجومەنی پارێزگا ئەو دەساتە گەورەی نییە بتوانێت کارەکانی پارێزگاری سلێمانیا کارەکانی دایرەکان بکاتەوە بە پێچوانەوە ئێمەش تەنسیقێکمان نییە لە نێوان ئێمە ئەنجومەنی شارەوانیشە و تەنسیقیشمان زۆر کەمە لەلایەن ئێمە و دایرەکانە لەبەرەوەی پێشتر باسم کرد کاکەوە تۆڵی لە نێوان ئێوە پارێزگارە تەنسیق نیە بەڵێ بەتاکی من حەزەکەم داکۆچی بکەم لە سیستەمی لابەرکەزی خەڵکی ئەم شارە چۆن چاوەڕێ بکە خزمەت بکرێت خەڵکی ئەم شارە پێویستە داوای ئەوە بکات کە باشترین سیستەم لە هەرێمی کوردستانە بۆ جێبەجێکردنی و بۆ ئەوەی خەڵکی تر بە شەفافی بتوانێت کارەکانی جێبەجێ بکات عەدالەت جێبەجێ بکرێت و خەڵک لە ئاڵوگۆڕی دەسەڵاتە حەقی خۆیەتی پشتی خۆی هەبێت قسەی خۆی هەبێت پێویستە سیستەمی لامەرکەزی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێت چیتر یاسای ئەنجومەنی پارێزگاکان و سیستەمی لامەرکەزی لە هەرێمی کوردستانە نەخرێتە سەلەی خۆڵ بەڵێ پرسیارێکمان ماوە شۆخانخان باسیەوەی کرد ئێمە بەرپرسیارین بە تاکید ئێمە ئەوەی لە دەسەڵاتمانە هەیە وەکو بودجە تەنمویە قالین بەرپرسیارین و من لێرەوە ڕایەگەێنم هەموو ئەم بەڕێزانەی کە لێرە دانیشتوونیان ئەوانی جوان لەم بەرنامەیە ئەتوانن بێن سەیری کار و بەرنامەی پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگا بکەن هەچی کەم و کوڕیچانی ئەتوانن دەڕخن و گلێمان لێ بکەن و ئێمە هەمووی بە شەفافی خینە بەردەستیان و توانیمانە لەو بودجەکەمە عەدالەت بە تەواوەتی و شەفافیت پشەسپێنین بەنسبەت خۆی ئەڵێ ئەگەر زانیشتی بۆ سلێمانی نەکراوە دەسەڵاتی نییە بە وازنایەنی خۆی بەڕاستیمە پرسیارێکی جوانە لە شوێنی خۆیەتی بەڵام من پێشتر وتم ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر هەمویان ئیستقالە بکەن یا من ئیستقالە بکەم من پێم وایە ئەم سیستەمی کە ئێستا سەرونگوم کراوە جارێکە سەرونگومەکرێ ئێمە ئەگەریشمان پێ نەکرێت توانین لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ڕۆشنبیران و یاساناسانە لەگەڵ یۆنامی وێنە و لەگەڵ قونسوڵەکان ئەتوانین کۆبوونەوەی بەردەوام تەنسیقی بەرنەوام وەجەخت بکەین سەڵ بژاردی ئەنجومەنی پارێزەکان و وەجەخت بکەینەوە لەسەر جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی لە هەرێمی کوردستانە بۆیە من پێم وایە تەنها بە ئیستیقالەکردن هیچ بەرهەمێکی نابێت بێتوانێت بە داکۆچیکردنی ئێمە ئەنجومەنی پارێزگاکان قسەیەکێ دەوترێت گەر پارتەکانی دەسەڵات لە ئەنجامەکەی ئەمە قسەی من نییە تەنانەت ئەمە قسەی نووسەر و لێکۆڵەرێکی ئەمریکیش بوو دەڵێت گەر پارتەکانی دەسەڵات لە ئەنجامەکەی دڵنیا نەبن ئەوە دوایەخەن من پێم وایە پەیوەندی بە ئەنجامەکەیەوە نییە دوایەخێنەوە دایناخەن یعنی گە تۆسێکی 2005 بۆ 2009 خۆ هیچ معارضەی کەوتۆ نەبووە ینی هەموو پارتەکانی کە لە حکومەتا بوون و لە پەرلەمانی کوردستانە بوون ئەشەدو ما بیلایەکەوە بە حکومەتی هەرێمی کوردستان یعنی هیچ معارضەیەک نەبووە بەڵام خۆڵبژاردننی پەرلەمان کراوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکان نەکراوە من پێم وایە دوور لە نزیک دەسەڵاتی سیاسی کوردی بڕوای بە سیستەمی لامەرکەزی نیە لە هەرێمی کوردستانە و ئەترسێ لە ئاڵوگۆڕی دەسەڵات کاک جوتیار دێمە لای تۆ بۆی وەڵامی پرسیارەکان بیتەوە وەڵامی پرسیارەکان زۆری بەوڕیم کرایەوە بڵێ نازانم بۆ ئیترکو خۆمە ینی وەکو چاودێری سیاسیم لێرا هیچ پۆست و تۆ چاودێری سیاسیت لێرە لە باشە بەڵام بەچێتی معلومە وایە لەچێتیشم بەڵێ وایە ئەندامی ئەنجومەنی ناوەندیم و یەکێتیم حەقت وایە و من شانازیش پێوەکەم لە حەقەتە و دیفاعیش لە بۆ چوونەکانی خۆمەکەم یانی خۆشتی خەڵک رەخنە بگرێ خۆی جوانی سلێمانی ئەمە یەکەم باسم کرد ئەمەیە کە ئەو رەخنەگرتن هەموو کەس قبوڵی کا بەڕاستی پێشەوە ئێمە دەسەڵاتی قبوڵیەکەین لە هەموو کەسی قبوڵەکەین و قەرایشمان داوە یعنی کە قبوڵیەکەین هیچ بیر لەوە ناکەینەوە کە بەهیچ نەوعی لەگەڵ هیچ دانێکی سیاسی لە هیچ کەسێکە ڕۆژان ئێمە بچووکترین ئەوە بکەین لەگەڵیە دەسەم بیر و باوەڕ بە تایبەتی بۆیە من کاژیوا دەست پێ یەکەم ئەڵێ ئێوە قوڵای سلێمانی بەڵێ ئێمە قوڵای سلێمانی کاکە تەبیعەتی ئێوە گەنجن ئێستا شکر ئەمە ئێستا کە هەیە ساڵی 75 و 76 ئێمە ئەو کاتە گەنج بین هەمومان ڕەفیقێکی نەچوانمان ئەو کاتە چاکمان بیریە تۆ ئیجازەم بە من لە نێوەڵا لە هاوکارەوە دەست پێ یەکەم کاگاوکار لێرە
حیزب بۆ سلێمانی کاری زۆری نەکردووە چی کردووە من پێم وایە بە ڕقەمەکان ئەگەر مەسەلە پرۆژە بێت من ڕقەمەکانتان بۆ خوێنمەوە زۆر عادیە مەسەلەن بۆ نمونە من باسی 2010 11 12 کەم وی لامە بەڕاستی پێشتریش ئەوە کاکاوا زانێ کەش زۆر کراوە 4 ملیۆن و نیم مەتر مربع قتاو کراوە شارەوانی سلێمانی زۆرە کاکامە 4 ملیۆن و نیم مەتر مربع لەکانی کوردۆ حسابی کە تاگەتە گەڕێکی چوارچرای خوارەوە تاگەتە قڕگە تاگەتە بنی دنیا بەس بۆ سلێمانی بەعرض دەکەم 1 ملیۆن و نیم مەتر مربع کۆنکرێت کراوە هەر بۆ گەڕەکانی سلێمانی خۆ بۆکوێیە مەسەلەن بایی 2 ملیۆن و 543 و 643 متر بەس ئاوەڕۆ کراوە مە زۆر ئاخر تۆ یعنی ئەگەر تۆ مەسەلەن بێ سەرەوەی کە بڵێ چی کراوە چی نەکراوە حەزەکەم بیزانن خەڵک بیزانێ مەسەلەن شارەوانیەکان دوو جار تۆ سەریکە محافەزە بێجگە لە پەرەپێدانی هەرێمەکان کە باسی کرد کاکاوە کە چەند جارێک 130 ملیۆن و 130 ئەوانە بووە کە ئەوان خۆیان نەزانن 640 مەشروعیان پێ کردووە لە پارۆمانەیە بەڵام دوو جار بودجە هاتۆ بودجەی نەوتی پێڵێن بودجەیەکی نەوتی 1 و نەوتی 2 کە 84 ملیۆن و 130 ملیۆن 84 ملیار و 130 ملیارە 130 ملیارێکە ئەمە کرا بە پرۆژە وە پرۆژانەیە کەوێت کە توی بینی ناو شارە تۆ گەڕێکێکی کانی کووردە گەڕێکی زەرگەتە ئەو گەڕەکانی لە سلێمانی هەیە ڕاستە زۆری گەڕێکی زۆر خراپ بوون کراوە بە گەڕێکی زۆر باش ئێستا بۆیە مەتری عەرزە لە سلێمانیەوەنە گران چکە خەدەماتی بۆ چووە خۆتان چاگەزانن لە قڕگە عەرزە ناکڕێ ئەسڵەن لە کازیوە تو بە عەرزەکەم ئاکە پرسیارەکانەوەیە پرسیارەکان ئەوەیە بە ساقی چاوە بوو یعنی کە تۆ ئەڵێ خزمە گوزاری من ڕقەمان ناخێنەوە بۆتان وەنیە باسی ئینار و کارەباو بووەکەم کە چەند کراوە لە سلێمانیە باسی ئەو مەشروعانت بووەکەم وەڵحاصڵ لەوە دەرەچین کەەوە ڕقەمەکان زۆرە هیوادارم من نوێری حکومەت نیم پێم وتم پێشەکی من محافظەی سلێمانی نیم هیوادارم محافظەی سلێمانی و هەموو لایەنەکانی بەرپرس لە ئیداری سلێمانیە بە کوڕاسی بڵای کاتەوە خر ناکردی لەم بەرنامەیەکان مۆزوع باس کرێ خراپە باشە باسم بۆ کردن ڕێنمایەکان چۆنە مۆنسەکەی فڵانەکەی بەڵێندەکەی مۆزوعێکی ترە نەتیجەم پرۆژێ کراوە کات هەواڵ قسەیەکی دروستی کراڵێ پرۆژەکە لە ڕووی نەوعیەوە باش نییە منیش دەگەڵیام زۆر پرۆژەی ڕووی نەوعی و لەوانەیە کوالیتەکەی باش نەبێت ئەمە مەسەلێکی گرنگە حەق خەڵکی سلێمانی قسە سەرام بکات بۆ کوالیتی باش نەبێت کردن مۆزوعێکە کوالیتی مۆزوعێکی ترە بەڵام کراوە مەکتەب کراوە دێها مەکتەبی 28 بۆلی کراوە کە بەڕاستی زۆر جوانە ئێمە وەسە پرسیاری کاکە دیارە پرسیاری کاگونەریش بە هەمانشەوە بوو ئەڵێ ئێوە وەکو یەکێتی لە سلێمانیە نەخێرەکێتی ئەرچێتی لە سلێمە خزمەتی سلێمانی بکە ئەرچێکە بێهیشتێ بە خزمەتی بکات ئەگەر خەڵکی دەنگی نەهاتێ خزمەتی بکات ئەمە منهەجی یەکێتیە هیچ پەیوەندی بۆ نیە کە مە دەنگمانەوە دەنگمان لێناوە هیچ پەیوەندی نیەوە کێ دەنگێکی دەنگنیانی ئێمە ئەرکی سەرشانی ئەرکی نیشتیمانیمان نەک بۆ سلێمانی بۆ هەموو شارەکانی کوردستان یەکێتی ئەرکی نیشتیمانیەتی کە بێ لە دوابستی کوردستان دیفاع بکات لە هەر شوێنێکی کوردستانە زانیمان دوژمن هەیە ناحەقی هەیە نەعەدالەتی هەیە بەڵام بەقەدەر ئەوەی خۆمان بە عەرز دەکەم و پرسیارەکەی کە ئەڵێ ئازادی لەکوێدایە بەڵێ ئازادی لە سلێمانیە هەیە برادەرینە ئازادی لە سلێمانیە بیرتان نەچێتەوە هەر لەم کەناڵەوە کە لە سلێمانیە هەیە بۆ هاوڵاتی و بۆ ئاوێنە و بۆ لڤین و بۆ گۆڕان و بۆ هەموو برادەرانی ترکە لە سلێمانیە هەیە کاگەباڵ ئاماژەی پێە من مزادە ناکەم بەرکەسە بڵێم وەڵا خەڵکی دەنیەتی من یاخۆ خەڵکی دە لێیان باشتری هەبێت یاخۆ حیزبێت معارەزەکان لێیان باشتر بن بەعکسەوە هەتا ئەوان ئازادی بە خەڵک بن لەناو خودی حیزبەکەی خۆیانە لەناو خودی سیستەمەکەی خۆیانە بۆ هەمومان باشەوە خراپە ئێمە حیزبێکی سیاسی لە کوردستانە هەبی ئازادی بە خەڵک نێ برادەرینە هەر حیزبێک کاتمان بەرەو کۆتایی بەعرزەکەم ئاخر خوابسەرەکان زۆری لە من بۆ برادەر چۆن ئاخر تۆ کاگەزە دەش باسی واقعڵێ هۆڵێک نییە لە سینەما لێ کاکاخر دەچی بکەم کابرا سینەما ئەی نابێ پارێ وەگرێ بۆی کە فیلمیشتی بێت ئینتاج کات ئاخر حەقی ئەو بەڕاستی بەخۆ ڕایی بێت بەعرزەکەم لەگەڵتام من لەگەڵتام من ئەڵێم بنەماکانی پایتەختی لە من پرسیار نەکراوە لە کاهەیە باکراوە من ئەڵێم مەفروزە ئێمە بە هەموو لایەکمان بە دۆڵەمەنەکانمان بە یەکەم حکومەت جا حیزبەکانی دەسەڵات جا معارەزە اینجا دەوڵەمەندەکان هەموو ڕۆشنبیرەکان مامۆسایان ئیشکەین بۆی بنەماکانی فعلی ڕۆشنبەری لە کوردستانە لە سلێمانی جێبەجێ بکەین من ئەڵێم کە پایتەختی ڕۆشنبیری تەنیا ناو نییە قسەیە لەگەڵتام بەڵێ پایتەختی ڕۆشنبیری بێ ساڵانە وەک چۆن لە ڕۆما هەیە ئێستا لە پاریس هەیە لە ڕۆما هەیە کاڵی پایتەختی فڵانە هی سیاحیە 1 ملیۆن کەس ڕووی تێکە دەبێ ئێمە هەموو بنەماکانی هەموو ئەو بناغە بە قۆتانەی پایتەختی ڕۆشنبیری داکوتی لە سلێمانیە بەڵێ فندقی تیاابێ بەڵێ بێ هاتوچۆی عامی تیاابێ ئوتێری باش پارکەکانن چادر ئەڵێن یادی سلێمانی تۆ ئاجارزم کە کاکە یادی سلێمانی ئێمە هیچ لایەنێکی سیاسی بە کەسمان نەوتۆ یادەکە چۆنەکەی تۆ باید یا فلان حیزب بۆ خۆی لە یادە کراسیکینەکە مۆدرێن بیکە ئێمە ئەوەی پێمان کرا ئەومان کردووە پێمان وایە سلێمانی شایستەی 20 ئەوەی بۆی بکەینەوە بەڵێ کاک جوتیار اینجا بە عەرز دەکەم با تخوا با بمەسەر
زۆر بە کورتی کاک جوتیار بکە کاتەکەمان بۆی کاتی دکتۆر و کاک ڕەوف نەخۆی بەڵێ کاکە مەحموود محەممەد ڕۆژنامەنووس یەکێتی گۆڕان ملمەلای نێوان یەکێتی گۆڕان کاکە ئێمە یەکێتی گۆڕان ئێمە جیابەوە زۆر نۆرمەم بەلامانەوە ڕاستە ملمەلایەکەمان زۆر ناشین بوو لە سەرەتایە وزەرمان کرد هەردوولامان من ئێستا بە حەق بەسەراحەت دەڵێم هەموو لایەکمان زەرمان کرد هەموو ڕەفیقی یەک بووین کاکە ئێمە هیچ کەسێک ناڵێ گۆڕان و یەکێتی لە هەنایەکە لەبەرەوە باسی ورزشێکا توخسەری کاگیادگارتەوە باسی ورزشی بەسی هونەری ئەڵێ کۆمیتەکان من نازانمەوە چۆنە باسە شتێکی خراپەوە ئێمە ئەگەر شت بکەین کاکی من کاک مەحموود ئێمە بیکەین تکایە لێرەوە بە برادەرەکان ئەڵێم شتێکی خراپیان کردووە ئێمە ساحاگەر ئەگەر یەکێتی خۆشی دروستیکان لە میزانی مەڵبەند و میزانی کۆمیتەش دروستیکان مەفرۆزە بۆ کەس بێت من خۆم وەکو کادرێکی حیزبە لەگەڵ ئەوەیە سپاس کاک جوتیار سپاس هاوڕێیان تکایە دەنگتان ناگات تکایە بۆ تونێلی پێشڕۆیش بەخوا بە قسێ بکەم تونێلی پێشڕۆ بەڵێ بۆ خەڵک کراوە کاکە دەسەڵاتی سپادێکی دەیەکە وا لە ساڵێکە کاکە تەبیعیە ئێمە شتێکی جوانەکەم باسی شێکەم برادەر کاکە تۆ بیکەی وەڵایەوە لە باسێکی نەبێتەوە قچێکە باسێکی جوانی بەڵێ کاک ڕەوف دێمە لای تۆ زۆر سپاس من دوو پرسیارم ئاڕاستەکرا یەکیان کاکە ئاریان بەڕاستی من پێما بوو هێندەی تەوزیح بوو هێندە پرسیار نەبوو بەنسبەت هەلومەرج و کەم و کورتی و خەمەکانی سلێمانیەوە من قەناعەتم وایە بە دروشم و مزایداتی سیاسی حزبی چارەسەر ناکرێت ئەبێ هەنگاوی عملی پراکتیکی بۆ بنرێ و پرۆژەی استراتیژیە بێ لەسەر ئاسی حکوومەت لەسەر ئاسی پەرلەمان لەسەر ئاسی ئەحزاب و هەموو خەڵقیش بەڕاستی خەمی ئەم شارە بێ هەمومان هەڵی گرین پاشان جەنابەدەوە دوت کە ئایا ئەتانەوێت ئەم شارە دەستەمەوەی دەسەڵاتی ئێوە بێ کەم دەسەڵات من پێم وایە ئەو دەسەڵاتانەی کە تۆمە بەستە ئەگەر دەسەڵاتی پارتیوێکێتی بێت هەڵقڵاوی ئەم شارەیە کاکە بە نیسبەت پارتیشەوە مەبەستت بێ پارتی بەشێکە لە بنیادی فکر و سیاست و ئاسی و مێژووی ڕۆشنبیری و کللتوری ئەم شارە تۆ ئیمکان بەڵام کاک ڕەوف دەسووترێت کە ئێوە خۆتان بە میوان دەزانن لەم شارە ئەوە لەوانەیە ڕای کۆمەڵێ با بڵێن بەرپرسی ئێمە بوو بێ بەڕاستی ئێمە نین من خۆم بە میوان نازانم بە پێچەوانەوە خۆم بە حەجەرەساسی ئەم شارە ئازانم خاوەنی ئەم شارەش ئەزانم ناوەکو پارتیش قساکەم بەڕاستی چکمە و ناچاری کردم وەکو پارتی جوابی بێمەوە بەنسبەت فایلی حەڤەی شوڵاتیشەوە فایلێکە ڕوبەڕووی دەسەڵاتی قەزایی کراوەتەوە ئەو دەسەڵاتی قەزایی ئەتوانێت چارەسەری و مەسەلە بکات من ناتوانم لێرەوە وەڵامی ئەوەت بەمەوە کاکە ئاری پرسیاری کرد ئایا ئەو دابشکردنی دوو ئیدارەیە دەرەنجامی ئەو فاکتەرە تاریخەیە کە ئەگەڕێتەوە بۆ میرنشینی بابا من پێم وایە ئەو مەسلەی دابشبوونی دەسەڵات وە دوو ئیدارەی زادەی هەلومەرجێکی نوێ و ئەم سەدەیە بەڕاستی ئیمکانە جزوری مێژووی هەبێ وەکو مەسایل و فاکتەری تاریخی قسەی لەسەر بکەی بەڵام مەسلەی دوو ئیدارەی هیچ علاقەیەکی بە میرنشینی بابان و سۆران و دکتۆر دێمە لای تۆ شاعیرێکی گەورەیەم شارە دەڵێت سەرڕایەوەی سلێمانی مێژوویەکی دێرین درێژی ڕاپەڕین و ڕاچەنینی هەبوو هەمیشە شارێکی یاخی بۆ بەڵام ئەوەی ئێستا ڕوودەدات گەمەیەکی سیاسیە بۆ بچووکردنەوەی سلێمانی سلێمانی بە کەس بچووک ناکرێتەوە زۆر دوا قسەی خۆش بەڵێ زۆر هەوڵە ناپچووکی کەنەوە بەڵام هەموو بچووکەکانی گەورە کرد زۆر هاتن ویستیان شار لە شارێتی بخەن هەمویانی کرد بە خەڵکی شارنشین لە بیدایەتی ئەم شارەوە کە دروست بووە ملبلادەیە لە نێوان ئەوانەی ئەیانەوێ ئەم شارە بۆ شار دروستکەن و شایتیا بژی و شانشین هەبێ بەڵام خەڵکی شار کردوێتی بە شارنشین و شارنشین ئەوێ دەنگی هەبێ ئەو قسانی کە ئەم بەڕێزانە کردیان بەشێکی زۆریان ڕاستە بەڵام بۆ لای خەڵک قبول نەکراوە گەڕێتەوە بۆ یەک وەڵامی ئاسان ئەویش ئەوەیە تۆ مناڵەکە دەبیتە بازار گرانترین شتی بۆ کڕیت بەڵام ئەو حەزیلی نییە تۆ بە حەزی خۆی بۆ یەکڕین لەبەری ناکا و پێی ناخۆشە داوای شتێگە کا بە 1000 دینارە تۆ بۆی ناکریت پرس بە خەڵکی سلێمانی ناکرێت کە ئیشەکرێ کە پرۆژە ئەکرێ پرس بە خەڵکی سلێمانی ناکرێ من تکاکەم لە جیاتیەوەی لەگەڵ حیزبەکان ڕێکەون لەگەڵ مقاولەکان ڕێکەون لەگەڵ معاملەکان ڕێکەون لەگەڵ سەرمایه‌دارەکان ڕێکەون لەگەڵ خەڵکی سلێمانی ڕێکەون پرسوڕیان پێ بکەن پرسوڕا بەوە ئەبێ هەڵبژاردن تازەکەیتەوە ناکرێ ئەنجومەنی پارێزگا لە 2005 جوار ئەنجومەن بێ شارەوانی لە 2000 هەر ئەنجومەن بێ اللهم لەوانەیە پەرلەمانی جوای لێ بێ من نایشارمەوە پەرلەمانی کوردستانی جواب بە ئاسانی ناتوانێت ئەم دەورەیە خۆی تازەکاتەوە چونکە ماکی تازەبوونەوەیان هەڵ نەگرتووە اینجا لێرەیە ئێمە ئەوەی کاکە فەرمووی براوە تەنها چەپڵەی سەرکەوتنی بۆ لێ نادرێ ئەرکی و کۆڵ و بارە قورسەکەیشی ئەدرێ بەسەر ئەوە دیموکراسی دوایە ئێستا کەس یارمەتیم بە کەس لە ئەمریکا داوا لە کۆماریەکان ناکە هیچیان بۆ بکە ئیتر داوا کۆماریەکانیش داوا لە دیموکراتیەکانەکەن خۆبردنەوە هەر دەهۆڵیان نییە هەر هەڵپەرکی و سەرچۆپیکردنەکەی بۆ تۆ نییە نەهامەتی و
بەرتێگرتن و ئەوانەشی هەر بۆ تۆیە اینجا حاڵەتی تر ئەوەی باسی کرد من لێرە نوێنەری کەس نیم ئەگەر نوێنەر بم نوێنەری نەهامەتەکانی خەڵکی شارەکەمم لێرەیە من ئەڵم هەولێر و سلێمانی بۆ یەکێتی و پارتی بەڵام دەباشان و سەری بڵند کە وەکو خۆیانەڵەن چۆڵیکەن با گۆڕانیش گردی زەرگەتە چۆڵکە سپاس بەڵێ بینەرانی ئازیز بەم شێوەیە بەرنمەکەمان کە تایبەت بوو بە قسەکردن لەسەر کێشە و خەمەکانی شاری سلێمانی کۆتاییات کە هەوڵێکە بۆ ئەوەی تیژ بخرێتە سەر کێشە و خەمەکانی شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بۆ گەیاندنی ڕخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەکراوەیی لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە لەسەر شاشەکە دەردەکەوێت ڕێز و سپاسی یادگار فایق و ستافی بەرنامەی بەکراوەی قبول بکەن سپاسی تەواوی میوانەکان مەکەم خواتان لەگەڵ و ماڵی هەمولایەکتان ئاواتان بێت دەستان خۆش بێت.